بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە داهاتەکانی هەرێم لە ساڵانی 2023 24 چوار مانگی یەکەمی 2025ەکەین. بێگومان لە هەرێمی کوردستان دوو جۆر داهاتمان هەیە، داهاتی نەوتی و داهاتی نانەوتی. ئەم ژمارانش بە پێی راپۆرتی وەزارەتی دارایی عێراق کە بڵاوی کردوونەتەوە پشتبەست بە دیوانی چاودێری دارایی عێراق. لە ساڵی 2023 داهاتی نەوتی هەرێمی کوردستان 4 تریلیۆن و 708 ملیار دینار بووە. لە ساڵی 2024 داهاتی نەوت 4 تریلیۆن و 706 ملیار دینار بووە. ئەم دوانە ئەگەر کۆکەینەوە کاتە 9 تریلیۆن و 415 ملیار دینار. بێگومان ئەم پارێ نە ڕادستی دارایی هەرێمی کوردستان کراوە، ڕادستی حکومەتی عێراق کراوە و نەبوو هیچ پرۆژەیەکیش بەکارهێنراوە کەس نازانێت ئەم داهاتە لەکوێیە. طبعاً ئەگەر بێتەوە بیرمان ساڵی 2024 11 موچە دابشکرا بۆ ئەم 11 موچەیە حکومەت هەرێم پێویستی بە 10 تریلیۆن دینار هەبوو. ئەمە 9 تریلیۆن و 415 ملیار دینارە، نزیک بە موچەی یەک ساڵی فەرمانبەران لە داهاتی نەوت لە 2023 و 24 هەیە کە کەس نازانێ لەکوێیە. بابێنە سەر داهاتی ناوخۆی هەرێم لە ساڵی 2023 تاکو ئایاری 2025. ساڵی 2023 4 تریلیۆن و 656 ملیار دینار بووە. ساڵی 2024 4 تریلیۆن و 700 ملیار دینار بووە. چوار مانگی یەکەمی ئەم ساڵ مانگی 1 و 2 3 و 4 1 تریلیۆن و 116 ملیار دینار بووە. بێگومان ئەمە گەر کۆی بکەنەوە کۆی گشتەکەی کاتە 10 تریلیۆن و 522 ملیار دینار. زۆر باشە. ئێستا کۆی گشتی داهاتی نەوتمان هەبوو لە پەڕی پێش و ئەوە کۆی گشتی داهاتی نانەوتیشە. ئەگەر پێکەوە هەردووکیان کۆکەینەوە داهاتی ناوخۆوتمان 10 تریلیۆنە، داهاتی نەوتیش لەو دوو ساڵەدا 9 تریلیۆنە ئەکاتە 19 تریلیۆن دینار. بێگومان داهاتی ڕادستکراویش بە بەغدا 23 هیچ داهاتێک ڕادست نەکراوە، 24یش نزیک بە 200 ملیار دینار ڕادستی بەغدا کراوە. لە 2025 لەم چوار مانگەدا نزیک بە 400 ملیار داهات ڕادستکراواتە بە هەر هەمووی نزیکی 600 ملیار نیو تریلیۆن دینار داهات ڕادستی عێراق کراوە لە کاتێکدا کۆی گشتی داهاتی نەوتی و نانەوتی 19 تریلیۆن دینار بووە. ئەمەی لە بەژماری ئەم جارەدا ئاماژەمان پێکرد داتاکانی یان با بڵین داهاتەکانی هەرێم بوون لە 2023 تا چوار مانگی یەکەمی ساڵی 2025.